سڵاوی خۆی گەورەتان لەبێت خوێندکاران. لە ڤیدیۆی ئەمڕۆماندا باز لە خوێندکارانە دەکەین کە لە پۆلی 8 دەرچوون بۆ پۆلی 9. وەڵامی پرسیارەکانی ئێوە دەدەینەوە کەوا چۆن خۆتان ئامادە بکەن و هەروەها تا چ ئاستێک پۆلی 9 قورسە. ئەمانە و وەڵامی چەند پرسیارێکی دیکەی خوێندکاران لە ڤیدیۆکەدا دەدەینەوە. بۆیە ئەگەر ئامادەن ئەوە تا کۆتایی ڤیدیۆکە بینێر بن. زۆربەی خوێندکارانی پۆلی 8 ترسێکی زۆریان لە دەنیشێت کاتێک دەبنە پۆلی 9 چونکە ئەوە دەزانن کە لە کۆتایی ساڵی خوێندندا پێویستە تاقیکردنەوەی گشتی لە هەموو پرۆگرامی خوێندندا بکەن. بەڵام خوێندکاران پۆلی 9 ئەو قورسە نییە کە ئێوە بیری لێ دەکەنەوە. ئەگەر ئاسانتر نەبێت ئەوە قورستر نییە لە هەرێک لە پۆلەکانی 7 و 8 کەواتە چۆن توانیتە ئەو قۆناغانە بپەڕێنیت بە دڵنیایەوە زۆر بە ئاسانی دەتوانیت ئەم قۆناغەش تێپەڕێنیت. واتە هەروەکو پۆلی 7 و 8 وایە. بەڵام جیاوازیەکە ئەوەیە تاقیکردنەوەی کۆتایی ساڵ بۆ هەموو پرۆگرامی خوێندن دەکەن بۆ ئەوەی ئاستی خوێندکاران دیاری بکرێت. خوێندکاران جاران تاقیکردنەوەی نیشتیمانی 50 بە 50 بوو، واتە لە 150 هەڵبژاردن بوو و لە 150 نووسینەکی بوو، واتە خۆت دەبوو وەڵامە بدایەتەوە و وەڵامی درێژت بۆ بنووسایە. لە ئێستادا هەمووی هەڵبژاردنە، وەڵام ڕاستەکە لە بەردەستتدایە. کاواتە بەگشتی ترسی ئەوەت نابێت بۆ نمونە بڵێ پێناسەیەکم بیرچۆتەوە ئەو نمرێت بڕوات. بەڵام لە هەمان کاتدا پێویستە خوێندکار زۆر ورد بێت، وەڵامەکان بە هەڕەمەکی هەڵنەبژێرێت. پاشان پرسیار دەکەن ئەی ئەو وانانە چین کە ئەم ساڵدایان خوێنین. خوێندکاران وانەکان هەروەکو پۆلەکانی پێشووتر وایە، واتە وەک هەرێک لە پۆلەکانی 7 و 8 وایە کە ئەم وانانە دەگرێتەوە: کوردی، عەرەبی و ئاین، ئینگلیزی، بیرکاری، کۆمەڵاتی، زانست. پاشان پرسیار دەکەن ئایا لە هاویندا سعی بکەم؟ یەکێک لەو پرسیارە زۆرانی لێم دەکرێت ئەم پرسیارەیە. خوێندکاران بەڕاستی پۆلی 9 زۆر ئاسانە، لە هەموو کاتێکدا وەڵامی من نەخێر دەبێت، واتە ئەگەر پۆلی 12 ئەو پرسیارە بکات ئاساییە، بەڵام هێشتاش ئەوانیش دەبێت بەلایانی زۆرەوە سێوانە سعی بکەن. جاچ جای بگات بە پۆلی 9. بۆیە بەڕای من ئەو کاتە بنرخە لە سعیکردندا مەکوژن، تەنها لێک حاڵەتدا نەبێت. ئەگەر لە پۆلی 8دا لەوانەیەکدا کەوتویت، تەنها یەکوانە خوێندکاران گریمانوانی بیرکاریە. ئەگەر کێشت لەوانەیەدا هەیە و زۆر خراپی تیایدا دەتوانیت تەنها ئەوانەیە سعی بکەیت یاخود بچی بۆ خولی هاوینە. ئەگەر هەر لە پۆلی 9 خۆت فێری سعیکردن بکەیت لە هاویندا ئەوە دڵنیان بە بۆ پۆلی 10 و 11ش. ئەگەر هاوینەکەی سعی نەکەیت ئەوە وا دلێدە دەترسیت، دەڵێیت مادەم هاوین سعیم نەکردووە ئەوە دەرناچم ئەم ساڵ. جاران خوێندکاران نیان دەزانی سعیکردن چیە لە هاویندا، بەڵام لە هەمان کاتدا نمرەی زۆر باشیان دەهێنا، واتە تەنها کاتی قوتابخانە سعیان دەکرد. بۆیە هەروەکوتم باشتر وایە سعی نەکەن، لە بری ئەوە خۆتان پێ بگێنن، هەوڵ بدەن، پشوو بە مێشکتان بدەن، گەشت بکەن، خۆتان فێری زمانی عەرەبی و ئینگلیزی بکەن، کتێب بخوێنەوە. پاشان پرسیار دەکەن من دەمەوێت ئەم ساڵ نمرەی بەرز بەدەست بهێنم، چی بکەم؟ بۆ بەدەستهێنانی نمرەی بەرز ئەوەی لەسەرتا پێویستە ڕۆژانە هەرکە قوتابخانە کرایەوە لەگەڵ مامۆستاکەتدا بڕۆیت. پێشتر لە ماڵەوە سعی بکەیت بۆ ئەوانەیە، واتە پێشتر خۆت ئامادە کرد بێت و چاوێکت پیاخشان بێتەوە. پاشان دواتر لە پۆلدا بە وردی گوێ لە مامۆستا دەگریت. هەر پرسیارێکت هەبوو دەتوانیت لە دوای وانەکە پرسیارەکە لە مامۆستاکەت بکەیت. پاشان کە هاتیتەوە ماڵەوە دوای پشودان ئەوە هەوڵ بدە 45 خولەک دابنێت بۆ پێداچوونەوەی هەموو ئەوانانی کە ئەو ڕۆژە خوێندوتە تا زانیاریەکان بچێتە بەشی پشتەوەی مەشکت، بە مەش درەنگتر بیرت بچێتەوە. پاشان دوای ئەو 45 خولەکە کە سعیەکانی ئەو ڕۆژە تەواو کرد ئەوە سعی بۆ بەیانی دەکەیت، واتە پێویست دەکات پلانێکی ڕۆژانی زۆر باشت هەبێت. پێتان خۆشە ڤیدیۆی داهاتووترمان لەسەر چی بێت؟ دەتوانن لە کۆمنت بۆمان بنووسن. ئێستاش هاتینە کۆتایی ڤیدیۆکە تا ڤیدیۆی داهاتوو بەخۆی گەورەتان دەسپێرم.